الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. آتي بستهشت سورة الإسراء تواوكري دعاتكي بيشويا كلا آتي بستشجدا خواي قورب بإيمان داراني فرمو ما في خزمة نزيكەکان تاندن، يعني ئەگەر خزمێکی نزیک پێداویستیەکی هەبوو لە لای تۆ بە تایبەتی پێداویستی مادی یان لە ڕووی جەستەییەوە پێویستی بە هاوکاری تۆ بوو، تەوەن هاوکاری بکە. کەسێکی هەژار دیسان ئەگەر پێویستی پێت بوو یارمەتی بدا، کەسی ڕێبوار کە پێویستی پێت بوو هاوکاری کە، بەڵام خوای گەورە فەرمووی زیادەڕەوی مەکەن لە سەرفکردنی ماڵ و سەروەت و سامان، چونکە ئەوانەی کە زیادە ڕەوی دەکەن لە سەرفکردنی ماڵ و سامان یا لە هەر کارێکی دیکەدا، تەوەن فەرمووی برای شەیطانین و شەیطانش عادەتی وایە هەمیشە لە بەرامبەر خوای پەروەردیگاردا بێباوڕە یا لە بەرامبەر نیعمەتەکانی خوای گەورەدا سپڵە و پێنەزانە. ئەی ئەگەر کەسێکی خزمت هات داوای یارمەتی لێکردی و فعلا نەشت بوو یارمەتی بدەیت، بەنمونە داوای پارە و خواردنی لێکردی بەڵام ئەو کاتە نەتبوو، یان داوای هاوکاری لێکردی لە ڕووی جەستەییەوە لە شتێک یارمەتی بدەیت بەڵام پێت نەدەکرا، یان هەر پێداویستیەکی دیکەی هەبوو لە کن تۆ کابرای خزم یان فەقیر یا ڕێبوار، بەڵام فعلەن بەڕاستی عوزرت هەبوو پێداویستیەکەت بۆ جێبەجێ نەدەکرا، چۆن ڕوبەڕووی ببەوە؟ خی گەورە فێری ئەومان دەکات، چونکە مەرز نییە هەر داوایەکت لێکرا بتانی داواکەی جێبەجێکەی. بەڵێ ئەگەر پێت کرا جێبەجێیکەی باشە، بەڵام ئەگەر پێت جێبەجێ نەکرا بە عوزرێک لە عوزرەکان، خی گەورە فێرمان دەکات کە بەدیلی ماڵ پێدان، بەدیلی ئەوەی کە ئینسان بەجەستە بەدەست یارمەتی خەڵکی بدا، بەهانای خەڵکیەوە بچێ بریتە لە ڕووخۆشی و لە قسەخۆشی. حەدیثی صحیح پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو فەضلێک، خۆ هەموو کەس ماڵی نییە، ئەگەر ماڵت نەبوو پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم فەبیکەلیمەة طیبە، وایە بە قسەیەکی خۆش دڵی کەسە فەقیرەکە یا خزمە نزیکەکەت خۆشکە، قسە خۆشەکە ڕووخۆشیەکەت بۆ دەبێتە سەدەقە، وایە الكلمة الطيبة صدقة، قسەی خۆش سەدەقەیە. لەوەش کەمتر هەیە، حەدیثی لەسەر پێغەمبەر دەفەرمێ پێکەنینت بە ڕووی کەسێکی ئیمانداردا، کە داوایەکت لێ دەکا بە زەردەقەنە و ڕووی خۆشەوە ڕووبەڕووی ببەوە، ئەویش یانت بۆ بە سەدەقە حساب دەکرێت. جاخوا دەفەرمێت وئیمما یان ئەگەر خزمە نزیکەکەت داوای لێکردی یا ماڵی پێدەدەی، وایە هاوکاری دەکەی، چی ویستووە بۆی جێبەجێ دەکەی، وئیمما یان تعرضن یعنی پشت هەڵدەکەن عنهم لە یارمەتیدانیان، ناتوانن یارمەتیان دەن و هاوکاریان بکەن، بەڵام لەبەر چی ناتوانن؟ ئیبتیغاء، لەبەر ئەوەی کە بەتەمان بەدەست بێنن ڕەحمەتین من ڕەبیکە، میهرەبانی و بەزەیەک لەلایەن پەروەردیگارتەوە، تەرجوها کە ئێوە چاوەڕێی دەکەن. جاری وا هەیە کەسێک دێ داوای ئەوەت لێ دەکا ماڵێکی پێ ببەخشی، وایە بەڵام ئەو کاتە هیچت بەدەستەوە نییە، بەڵام معاملەیەکت کردووە، بەنمونە معاشێکت هەیە چاوەڕێی وەری بگری، وایە معاملەیەکت کردووە چاوەڕێی قازانجەکەت بۆ بێ، کرێی خانوویەک دوکانێکت هەیە بەڵام بۆت نەهاتوە چاوەڕێی بۆت بێ، یان بەتەمای معاملەیەکی ئێستا نەت کردووە بەڵام چاوەڕێی معاملەیەکی بکەی و قازانجێکی بکەی، یان جاری وایە کەسەکە داوای قەرز لێ دەکا بەڵام فعلەن ئەو کاتە نیتە. تەمەن خوا بخۆی دەزانێ ئەگەر زۆرینەی خەڵکی ئێستا خەڵکی بەڕێ دەکا، تەمەن قەناعەت بە خەڵکەکەی دەکا، نیمە و لەکنم نییە و بەدەستمەوە نییە و لە معاملەیدایە و فێڵ لە خوای ناکرێ. بەڵێ کەسەکە لەوانەیە ڕازی بکرێ، لەوانەیە کەسەکە قەناعەت بکە، بەڵام خۆ ئەگەر کەسەکەت ڕازی کرد خوا لێت ڕازی نابێ، ئەگەر بینی خۆت و خوای هەت بێ و نەیدەیێ پێت بکرێ و پێداویستەکەی بۆ جێبەجێ نەکەی، دەسەڵاتە دەبێ و نەیکەی، بۆ بینی خۆت و خوای طبعا ئەوە ڕازیکردنی کەسە فەقیرەکەی بەتەنێ نایخوا، بەڵام ئەگەر عوزرت هەبوو بەڕاستی
عزرت هەبوو نەتوانی بیدەیە بەڵام چاوەڕێی ئەوە دەکرد شتێکت دەستکەوێ لەو حاڵەتەشدا کەسە فەقیرەکان خزمە نزیکەکان ڕێبوارەکان بێ ئومێد نەکەی باشە مژدەی خۆشیان پێ بدەیت دڵخۆشیان کەی پێیان بڵێ چاوەڕێ بن هەر کاتێک معاشەکەم وەرگرت کرێەکەم وەرگرت معاملەکەم قازانجەکەم بۆ هاتەوە وەرە ئەوەندە هاوکاریت دەکەم یا ئەو پارێت بە قەرز دەدەمێ بۆ پێداویستیەکەت بۆ جێبەجێ دەکەم بەڵام عادەتەنیش عوزری معقول دیارن بەڕاستی ئەگەر داوای یارمەتی لە کەسێک دەکەی ئەگەر فعلەن کەسەکە نەیبێ پێویستی بە زۆر بەوەی نییە تۆبزی لە خۆی کا تا قەنەعەتت پێ بکە وایە بەزەوەی کە عادەتەن عوزرەکەی دروست دەکا سوێندان دەخوا زۆر خۆی مشاوز دەکا بەس بۆی قەنەعەت چونکە خۆ کەسەکە بڵێ ئەتوو لەبەر خاتری خۆ یارمەتی دەنا ئەگەر زەکات نەبێ واجبێک نییە خوا لەسەری محاسەبەت کە بەڵام ئەگەر کردت پاداشتەکەی لەسەر وەردەگری و ئەگەر نەتکرد پاداشتەکەت لە قیس دەچێت دەنا ئەو کەسانەی کە خزمیشت بن ئەگەر داوات لێ بکەن بە ماڵی خۆت دەتوانی یارمەتیان دەی دەتوانی نیان دەی بە یارمەتیدانیان خێرت دەست دەکەوێ بەڵام ئەگەر گوتیشت یارمەتیت نادەم و هاوکاریت ناکەم خۆ حەقی لەسەر تۆ نیە حەقی دیاریکراوە ها بەڵام ئەجرەکەت لەدەست دەچێ خێرەکەت دەدەستێ بەک دەڵێ پاداشتی بجێبەجێکردنی سیلەی ڕەحم و جێبەجێکردنی ئەمری خوا لە قیس دەچێ بۆیە خوا دەفەرمێ وئیما تعرضن یان جا ئاەتەکە لەگەڵ پێشتر ها فەرمی وآتی ذا القربى وایە بیدە بە خزمە نزیکەکانت حەقی خۆیان یا حەقیان دەدەیە یان ئەوەتە حەقیان نادەیە وایە کە داواکاریەکەت بۆ جێبەجێ نەکردن وئیما تعرضن یان ئەوەتە ئێوە تعرضن يعني پشت هەڵدەکەن عنهم لە یارمەتیدانی خزمەکانتان فەقیرەکان و هەژارەکان ابتغاء بە چاوەڕوانی بەدەستهێنانی ڕەحمەتین من ڕەبیکە بەزەیی و میهرەبانیەک کە لەلایەن پەروەردیگارتەوە لەگەڵت بکرێ و تەرجوها لە چاوەڕوانی دای چاوەڕێ و ئومێدت هەیە خوای گەورە معاملەیەک قازانجێک پارەیەکت بخاتە دەستێ ئەو کاتە کە دەستت کەوت دەگەڕێەوە بۆ یارمەتیدانەکانیان جاخوا دەفەرمی ئەگەر لەو بابەتانە بوو فەقول لەهم قسەیان لەگەڵ بکە لەگەڵیان بدوێ بە قەولەن مەیسوورە بە قسەیەکی نەرم و خۆش و هادی و وەک دەڵێ لەسەر خۆیانە نەک لی تۆڕە بووبی جا نیمە و وازم لێ ناهێنی و جا هیچ حاقێکت بەسەرمەوە هەیە و بەڵێ حاقێکی دیاریکراوی بەسەرتەوە نییە بەڵام خزمتە ئەگەر داوات لێ دەکا لەوانەیە خوای گەورە ئەتۆی پێ ئیمتیحانکە ئەتۆی پێ تاقی کاتەوە ئەگەر یارمەتی دەی خوا یارمەتی دەداتەوە وەلای کەمی خوای گەورە بەدە ئەوەندە و سەد ئەوەندە و هەزار و جاری وایە حەوسەد و زیاتریش لە قیامەتی پاداشت دەداتەوە بەڵام کە نەت کرد تەبەن ئەجرەکەت لە قیس دەچێ وئیما یا ئەوەتە تعرضن ئێوە پشت هەڵدەکەن عنهم لە یارمەتیدانی ئەوانە ابتغاء يعني بمبستي بدسهناني ابتغاء يعني بمبستي بدسهناني رحمة من ربك مهرباني وبزيق للان فروردقارت ترجوها كتاوري خواي قورة تاكك لقلك او كات كتاوري رحمتك خوابي تاوري داهاتك بوي تاوري باريك بوي فقل لهم ناومد يعني ماك ماليني ما فقل لهم قسان لقلبك قولا بەقسەیەکی مەیسوور نەرم خۆش لەسەر خۆ یعنی بڵێ ئێستا نیمە بەڵام باسەری مانگ مەعاشم بێ وەرە ئەوەندە هاوکاری دەکەم وایە قەرزم لەکن فڵان کەسێ با بۆم بێتەوە وەرە ئەوەندە پارێت دەدەمێ بە قەرز وایە بۆ تێ ئەو کاتی بڵێ ئەوە بەو مەوعیدەوی و بۆ ئەو کاتەی و لەو وەختەیدا بۆم بێنەوە فڵان معاملەیەم کردو ئەگەر قازانجی کرد ئەگەر وات کرد بەبێ گومانیش خوای گەورە ئاسانکاریت بۆ دەکا ئەگەر کەسی فەقیر داوای یارمەتی لێکردی لە دوو حاڵەت بە دەرنیە یا یارمەتی دەدەی یا نایدەی وایە ئەگەر یارمەتیت دا ئەوە نور علا نور ئەگەر نەتدا چاک وایە کەسەکەی ناومێد نەکەی وایە ئەگەر چاوەڕێی قازانجێکی چاوەڕێی داهاتێکی ئەوە وعدی پێ بدە کە داهاتەکەت کەوت دەدەستێ ئەو کاتی چاکەیەکی لەگەڵ کە ئەگەر فعلەن حەزت لە خێرەکەیە وایە ئەگەر نا ئەگەر ئەوە نەبوو تەبەن چاوەڕێی هیچت نەدەکرد هیچت لێ دیار نەبوو دەکرێت ئەو کاتی قسەیەکی نەرم و خۆشی لەگەڵ بکەی و دڵیشی ڕاگری دڵشی نشکێنی و ئەو کاتە بە دڵنیاییەوە ئەگەر لە نیەتەوە
لە دڵەوە بەتەما بوو یارمەتی دەی هەد با یارمەتی دەدا هەد با دەدایە خی گەورە خێری بەخشینەکە دەدا بۆ دەنووسێت ئەجری چونکە ئینەمە الأعمال بالنیات پاداش بە پێی نیەتە نیەتی ئەوەت هەبوو بێ ئەگەر 100,000 هەبا فعلا دەدایە لێشت وەرنەدەگرتەوە خی گەورە بۆ دەنووسێ نیەتی ئەوەت هەبێت کە بە قەرز پێت دەدا خی گەورە خێری ئەوەت بۆ دەنووسێ نیەتی ئەوەت هەبە زیاتر لەوەی پێ بدەیت کە داوای کردووە خێری ئەوەت بۆ دەنووسرێ بەڵام تەمان فێل لە خی گەورە ناکرێت کە هەتە و بڵێ نیمە بتەوێ خوش بە ئەجر بۆت بنووسێ شتیوان نییە بڵێ مادام قەناعەتم بە کەسەکەی کرد و کەسەکەم بەڕێ کرد کە خەڵکی ئێستا زۆرینەی لەو بابەتەی بەڕاستی کەسەکەی بەڕێ دەکا کە کەسەکەی بەڕێ کرد پێی وایە ئیشەکەشی کردووە پێی وایە ئەجرەکەشی دەستکەوتووە لە بەرەوەی قەناعەتی بە کەسەکەی کردووە چونکە کەم وا هەیە ها قسە لە دڵەوە نێتە دەرێ کابرای بەرامبەر دەڕوا ها لە بەرامبەردا دەڵێ دەست خۆش بێ و ئاساییە و بەڵام شتێکی هەر لە دڵدایە ها لە بەرەوەی داخەکەت پێداویستەکەت بۆ جێبەجێ نەکردووە وإما تعرضن عنهم يا أوتا إيوة پشت هل دكن ليارمتداني أو خلقا ابتغاء لبناي بدس هناني رحمة من ربك بزيق للآن فروردقار تو ترجوها كأيوة تاورين فقل لهم قسبكا لقل أو كسانا قولا قسيكي ميسور آسانو نرمو خوش أو زرخواد فرمي ولا تجعل دامني يدك دستت مغلولة أو بنقاوي أو جاء إلى عنقك ببستي ولا قردنت أو كناية طبعا إشارة بو كسر رزيل أجر كسك هردو دستاني ببستي أو زار ريك بفتك جبيني دستكاني لقل قردني ليك حاليني بشي باري لجفاني بين تدري في دي تدري بسي قاسكي بكاتو دتواني بكاتوا كسي رزيل ئاوایە دەستی کراوەیە بەڵام لەبەرەوەی ماڵەکەی لە ناو دڵیدایە ماڵەکەی لە دڵی بەستۆتەوە چەندی دەکات دەستی ناچێتە جیفانی پارەیەکی لێ بێنێتە دەرێ بیکا بەخێر یا سەرفیکا بۆ کەسێک کە داوای لێ دەکا دەستی ناچێت بچێ قاسەکەی بکاتەوە یان سەفتە پارەکەی بژمێرێ پێی وایە ئەگەر دەفتەرەکە ڕقەمەکەی هاتە خوارێتەوە لە برسان دەمرێ بە خەیاڵی ئەوەی ئەگەر نەخۆشبووم ئەگەر منداڵەکەم پێویستی پێبوو ئەگەر سیارەم کرد ئەگەر خانم کرد هزار ئەگەری بۆ دروست دەبێ تەمان لەلایەن کێشەوە بۆی دروست دەبێت لەلایەن شەیتانیەوە بۆی دروست دەبێت بۆی خوا دەفەرمێ وەلا تەجعل نەکەن داینێن یەدەکە دەستی خۆت مەغلولە بە نوقاوی ئەوجار ئیلا عنوقیکە و بە بەستراوەیی لە گەردەنت یعنی کەسێکی ڕەزیل و قرچۆک و وەک دەڵێ ئەوە مەبەکە دڵت نێ ماڵت لە دەستی ببێتەوە وەلا تەبسوطها دەفەرمێ دەستیشت ئاواڵامەکە نەک ئاوای لێکە نە ئاواش واڵایکە کل البەستی بە تەواوی کردنەوە فتەقعودە ئەو کاتە واد لێبێ فتەقعودە ئەگەر وا بکەی کامیان بکەی هەردووکیان ئەگەر دەستت بنوقێنی و ئەگەریش دەستت ئاوا واڵاکەی تەبان هەرچی لە سەری بێ بکەوێتە خوارێ و نەزانی بۆ کوێ دەچێ و نەزانی بۆچیت سەرف کردووە و لەکوێت سەرف کردووە ئەو کاتە خوا دەفەرمێ فتەقعودە دەنا دادەنیشی مەلومەن مەلوم یعنی بە سەرزەنشتراوی جا عولەما دەفەرمون مەلومەکە بۆکێیە بۆ کەسە ڕەزیلەکانە ئەو کەسەی ڕەزیلە هەمیشە خەڵک و دەوروبەر و ئەو کەسەشی کە ماڵەکەی داوا دەکاونەی دەیە لۆمە دەکات وایە مەحسوورش یعنی ئەو کەسەی کە بە ئەوە دەمێنێتەوە والحاصل بەبێ دەسما دەمێنێتەوە و هیچی لە دەستدا نامێنێت و وای لێ دێ مەسرەفی خۆی و ئەو کەسانەشی بەدەستەوە نامێنێ کە پێویستە مەسرفیان بکێشێ نەک ئەوەیان بکە کە هەموو کاتێکی تەوان ئینسان خۆی و ئەو کەسانەی نەفەقەیان لەسەر تۆی لە پێشترن لە خێرکردن بە خەڵکی وایە هەتا ئەگەر خێرکردنیش بە خزمی نزیک و بە ڕێبوار و بە خەڵکی هەژار ببێتە هۆکاری ئەوەی خێزانت منداڵت ئەو کەسانەی نەفەقەیان لەسەر تۆی برسی ببن ئەو کاتە بەبێ گومانی تووشی ئەوەی دەبی جا ئاەتەکە واضحە ولا تجعل يدك مغلولة إلى عنقك ولا تجعل ميجر دائما دستت مغلولة يعني بنقاوي إلى عنقك ببستي ولا قردنت دستت منوقينو وايل مكا وكسك بك دستي بسراوته بقردني ولا تبسطها كل البسط وهروها والاشي مكا دستت هيس
پێ نەبێت و هیچت بەدەستەوە نەمێنێ کل البەستی بە تەواوی دەستکرانەوە و وەک دەڵێ دەزواڵا بوون فتەقعود دەجا ئەو کاتە وات دەبێت دابنیشی بە مەلومەن بە سەرزەنشکراوی ئەو جار خەڵک سەرزەنشکا یا مەحسوور وات لێبێ هیچت بەدەستەوە نەمێنێت و نەتوانی بۆ خۆشت ژیانی خۆت و ئەو کەسانش دابینکەی کە نەفەقیان لەسەر تۆیە وازحە ئەو جار دەفەرمێت ئینە ڕەبەکە بێگومان پەروەردیگاری تۆ یەبسوط الرزق لمن یەشاء یەبسوط یعنی فراوانی دەکات و دەیبەخشێ ڕزق و ڕۆزی لمن یەشاء و بە هەر کەسێک کە چێ بیەوێ ئینسانەکە بیەوێ یا خوا بیەوێ خوای گەورە بیەوێ تەوان ئەگەر بەویستی ئینسانی بێ هەموو کەسێک حەزی لێیە هەموو دنیای هەبێ وایە یا لە هەموو خەڵکی زیاتری هەبێ بەڵام ماڵ بەخشین ئەندازەکەی سنوورەکەی دەبێ خوا دیاریکە بۆ چونکە تەنها خوای پەروەردیگار عەبدەکانی بەندەکانی دەناسێ وایە ئەوانەشی کە ئیماندارن زۆر کەس هەیە خوای گەورە کە کەمی داوەتێ بۆ کەمی داوەتێ چونکە خوا دەزانێ خوا ئاگای لێ ئەگەر ئەو کەسە زۆری هەبێ دەبێتە کەسێکی یاخی تاوانکاری خراپەکە خوا کە ماڵی ناداتێ خۆشی دەوێ یان ئەوە تا کەسێکی بێباوەڕە خراپەکارە بێدینە بەڵام جاری وایە ماڵی زۆرە خوا کە ماڵی زۆر داوەتێ لەبەرەوەی خۆشی دەوێ نا لەبەرەوەی کە کەسەکە قابلی هیدایەت نییە قابلی وەک دەڵێ ڕێگای ڕاز نییە شایستەی ئەوەی نییە بە ماڵ و سەروەت و سامانەکەی چێتە باشتێ بۆی خوا ماڵی زۆر داوەتێ بۆی چەندە یاخیە هێندەی کە یاخیش بێ بۆیە هێندێک کەس تەبیعەت و سروشتی وایە بە فەقیری لەوانەیە عەبدی خوا بێ بەڵام بە دەوڵەمەندی دەرناچێ عەکسەکەشی هەیە هێندێک کەسیش هەیە خوای گەورە قەت فەقیری ناکە لەوانەیە خوا خۆشی بێت چونکە ئەگەر فەقیر بێ لەوانەیە تووشی کوفر ببێ چونکە فەقیری پشتکێن ئینسانی لە کوفر نزیک دەکاتەوە ئینسان گە برسی بوو کە محتاج بوو زۆر جار لەبەر محتاجیان دەچێ خۆی زەلیلی بەردەستی عەبدەکان دەکا خوای گەورە لەوانەیە چاکەی تۆی بووێ ئاوە فەقیرت نەکا بۆیە ئەو ئەندازەیە کە خوا پێت دەدا ئینسانی ئیماندار دەبێ پێی ڕازی بێ قەناعەتی پێ بێ و نابێ بە هیچ شێوەیەکی لە ناخیشدا طبعا بە زمانی زۆر کەس خەڵک دەیڵێ دەڵێ خوایە خۆ فڵان کەس ئەتۆش ناناسێ و زۆر بێدینیشە و زۆر بێ باوەڕیشە بۆ هەر بەسەریدا دەڕێژی یعنی ئەوە هەندێک کەس بە زمان هەندێک کەس هەر لە ناخیدا ئەوە هەیە دەبینێ بۆ خۆی نوێژە دەکا ڕۆژووی دەگرێت خۆی لە گوناه و لە تاوان و لە خراپە دەگرێتەوە بەڵام لەگەڵ ئەوشدا فەقیرە زۆر جار لە ناخی خۆیدا گلەی هەیە لە خوای خوا بۆ فڵان کەس دوژمنی تۆشە بەنموشە ناحەزی تۆشە ملتەزیمیش نییە پابندیش نییە بەڵام ماڵشی هەردەدەیە نایدەی بە من ئەو ڕەخنەگرتنانە زۆر خەتەرن پێچەوانن لەگەڵ قاعیدە و یاسای خوای گەورە قەراری داوە ئینە ڕەبەک بێگومان پەروەردیگاری تۆ یەبسوط یعنی فراوانی دەکا زۆری دەکا زیادی دەکا ئەرریزقا ڕزق و ڕۆزی بۆ کێ لیمەن یەشاء بۆ ئەو کەسەی کە خۆی بیەوێ و یەقدیر و دەشیگرێتەوە سنوورداریشی دەکات لەو کەسەی کە بیەوێت تەبەن یەقدیر یعنی سنووردارکردن خوای گەورە هەتا ئینسانی بژێنێ لەبەرسان نایکوژێ وایە هەتا بمێنی خوای گەورە ڕزقت هەردەدا بەڵام هەیە زۆری دەداتێ خوای گەورە هەیە کەمی دەداتێ ئینەهو دیقەتی دەنێ ئەو ئاتە بێگومان خوا کانە بعیبادیه هەمیشە بە بەندەکانی بە مەسلحەتی بەندەکانی بە بەرژەوەندی بەندەکانی خەبیر زۆر شارەزایە بەسیر زۆر بیناش ئینسان ئەگەر ئیمانی بە قیامەتێ هەبێ خوا باخێکی دنیا داتێت خوا باشترەیان ئی بەهەشتێ ئەگەر باخێکی دایە لە دنیاە بەڵام هێندە مەغرور و یاخی بووی ئەوەی بەهەشتت لە قیست و قازانزت کردووە یا زەرەرت کردووە دەسەڵات بنمونە ئەگەر خزمەتی پێنەکەی و پێی تووشی توغیان و بێ ئەمری خوای گەورەبی هەبی باشترەیان یان نەبێ بێگومان نەبێ هەموو نیعمەتەکانی دیکەشان جەستەی ساخ نیعمەتە خۆشە وایە بەڵام ئەگەر ئینسان جەستەی ساغ بوو بێ ئەمری خوای پێکرد و تاوانی پێکرد هەزار جار نەخۆش بی و لەسەر جێبی چاکترە لە ساغیەکەی بۆیە ئەوەی خوا بۆ عەبدەکانی دەکا بە تایبەتی ئەوانەی ئیماندارن ئەوانەی موسڵمانن خوای گەورە خراپەی بۆ ئینسانی ئیماندار ناوێ زەڕێک نەک ئیمانداری چاکیش بی زەڕێک ئیمانت لە دڵدا بێ
بمسقال الذرة إنسان لبازني كفر هات بيت دربونا وبازني إسلامتي ودينداري خواهي قورا شر بو كسكيناوي أوش تانشي كتوش الدكا أتو بشر ياندزاني خواهي قورا وكو خير توشي توي كردوا چونك يان گناهت بي لا دبا ويا يان پلت بي برز دكاتوا ويا خەڵەتێکت کردووە گوناهێکت کردووە تاوانێکت کردووە لە بەرامبەری داخوا ڕزقت لێ دەگرێتەوە بەو ڕزق لێگرتنەوەی کە رازیبی گوناهت لا دەچن نەخۆشت دەکا گوناهت لا دەچن کەسێکت بنمونە لێ دەستێنێتەوە ماڵێکت لێ دەستێنێتەوە زەرێکت لێ دەستێنێتەوە پێی ڕازی قازانزت کردووە بۆیە خوای گەورە خەبیر یعنی ئەو پەریشارەزە هەرچی بۆ تۆی دەکا ئەو باشە و بەسیر بیناشە و لە ڕووی بینینەوە خوای گەورە طبعا بڕیارەکانی بەسەر عەبدەکانی دادەر دەکە ئین ڕەبەکە بێگومان پەروەردیگاری تۆ زۆر زۆر گرنگە ئینسان ئەگەر ئیمانی تەنها بەو ئاەتەی هەبێ لە دنیادا زەڕێک هەڵپە ناکە زەڕێک خەفەت ناخۆی بۆی کە تۆ کەمت هەیە و خەڵک زۆری هەیە و بە عەکسیشەوە کە تۆ زۆرت هەبوو خەڵک کەمی هەبوو دیسان تووشی عوجب بوو لە خۆبایی بوون و شانازیکردن و خۆڵکێشان نابی بەسەر هیچ کەسێکدا بێگومان پەروەردیگاری تۆ فراوانی دەکات و زۆری دەکات ڕزق و ڕۆزی بە هەموو معناکانی ها ڕزق و ڕۆزی بەس خواردنی ها وایە جەستەی ساغت هەیە ڕزقە بەرمونە خوای گەورە لە بەڵاو موسیبەت دەتپارێزێ ڕزقە و هێندێک جار عیلمت هەیە ڕزقە خوای گەورە کەسایەتی و وەک دەڵێ شەخسیاتێکی پێداوی قیمەت و نرخی تۆیە و ئەو ئەندامانەی کە هاتن تەوان خوا پێداوی ئەوانە هەموو ڕزقن خوا پێداوی بێگومان پەروەردیگاری تۆ زۆری دەکا و فراوانی دەکا ڕزق و ڕۆزی خۆی بۆ کەسێک کە بیەوێ و یەقدر سنوورداریشی دەکا بۆ کەسانێک کە بیەوێ ئینەهو بێگومان خوا کانە بعیبادی هەمیشە بە بەندەکانی خۆی خەبیر شارەزا و بینایە ئەو جا خوای گەورە کۆمەڵێک شتمان لێ قەدەغا دەکات دەفەرمێت وەلا تەقتولوا ئەولادەکوم مەکوژن کێ منداڵەکانتان خەشیەتە ئیملاق لە ترسی هەژاری جاران وێستاش ئەو فیکرەیە هەیە گەدی قەدەنێ ئەگەر فەقیرێک 5-6 منداڵی هەنە و جاری وایە ئیدعایەکی بۆ دەکەن بڕۆ لەو فەیسبوک و شتەی سیرکە لە 15 دەڵێ ئەو منداڵی بۆ چێ مادام فەقیرە وانە ئەو ترز لە ڕزقا و کوشتن جا بە هەردوو ئەوەی کە جاران هەبوو کوشتن لە دایک دەبوون ئەو جاردایان کوشتن تەوان لە سەردەمی جاهیلیدا بە تایبەتی مێینە تەوان و ئەوەی کە لەبار دەبردرێ لە هێندێک سەردەماندا و هەتا بەڕاستی تەحدید نەسلەکەش تقریبا یعنی ڕێگریکردن لە منداڵبوونیش هەرچەندە حکومەکەی تۆزێک ئەهوەنترە بەڵام حاڵەتێکی ئاسایی نییە حاڵەتێکی طەبیعی نییە پێچەوانەیە لەگەڵ فەرمودەی پێغمبەر صلی الله عليه وسلم کە پێغمبەر دەفەرمێ زەواجکەن و لەگەڵ ئافرەتێک کە وەدود وەلوودە خۆشەویستی هەیە و منداڵی دەبێ ئەسڵ ئەوەیە و کەسی ئیماندار ڕێگە بدا خوای گەورە چەندی پێدا لە ماڵ لە منداڵ تەبەن ئەوەندەی ڕێگە پێ بدا چونکە ئەوانە ئومەتی پێغمبەرن و ئومەتی پێغمبەر صلی الله عليه وسلم تا ژمارەیان زۆرتر بێ لە قیامەتێ تەبەن پێغمبەر زیاتر شانازیان پێوە دەکات و هەموو ئەو کەسانەشی ئێستا لە حاڵەتی گەنجیەتی و هێندێک حاڵەتی بڕۆ تەماشاکەن ئەوانەی تەحدید نەسلیان کردووە و منعی منداڵبوونیان کردووە لە قۆناغێک بە منداڵێک و دوو منداڵێک وەرە کە تەمەنیان گەیشتۆتە 45 ساڵ و 50 ساڵی کە منداڵیان نابێ بڕۆ لەیان بپرسە بزانە هەموو پەشیمان نیە پەشیمانێ کە منداڵە گسکەکانی گەورە بوون جارێ بەکەڵ کێوی نەماوەن گەیشتۆتە تەمەنێکیش تازە ناگەڕێتەوە تەوان تا هێندێک هەل هەن دەرفەت هەن کە ڕۆیشتن دووبارە بوونەوەیان نییە و ئینسانەکە گەنج نابێتەوە جارێکی دیکە ئافرەتەکەی پیاوەکەیە و دەگەنە تەمەنی نائومێدی لەو حاڵەتەدا زۆرینە هەر بە واقعی پەشیمانن لە ئەوەکەی بۆیە هەتا تەحدید نەسلەکەش سنووردانانەکەش هەرچەندە تەمان بە شێوازێک لە شێوازەکان لە سەردەمی پێغمبەر صلی الله عليه وسلم حەدیث هەیە هێندێک کەس وەک دەڵێ جۆرێک لە منعی طەبیعی ئەوەی کە پێی دەوترێ کرد بێتیان بەڵام زۆرینە نەیکردووە تەمان حاڵەتی ئاسایی ئەوە بووە کە نەکرێ جا ئەگەر لە ترسی تەمان هەژاری بێ هەر زۆر خەتەرە چونکە ڕزقی خوا دەفەرمێت نحن
ناڵێن نەڕزوقکم وەیاهم نەڕزوقهم وەئیاکم ئێمە ڕزقی ئەوان و ئێوەش دەدەین خۆ زۆر جار خوای گەورە بەهۆی منداڵێکیەوە بەرەکەت دەخاتە ماڵەکەش ڕزقی بابەکەش و دایکەکەش دەدا ڕزقی ئینسانی هیچ کەسێک لەسەر کەسێکی دیکە نییە خۆ هەموو ئەو کەسانێکی ئێستا هەنە وەرە بابگەڕێنەوە بۆ ئەو حاڵەتی کە ژنیان هەبووە لەگەڵ ئێستادا ئەو حاڵەتی کە سەرەتای ماڵدانانیان بۆ لەگەڵ ئێستادا وانە هەمویان لە سفرەوە دەستیان پێکردووە چۆن ژیانیان بۆی ئاسانکردن ئەدی ئەو کەسی لە دوای تۆ لەدایک دەبێت ئەو بۆ نایبێ یعنی بۆ تۆ خوا مەجای بۆ ڕەخسان توی بەڵام بۆی ناڕەخسێنێ ولا تقتلوا أولادكم مكشن من دالكانتان خشية إملاق لترسي هجاري نحن نرزقهم إما الروزي أوانا ددين وإياكم والروزي إيوش ددين إن قتلهم بيقمان كشتني من دالكانتان بحر بيانو يكبها كان بيقماني خطأ كبيرا تاوانو قناهشي زور قوريه واضحة؟ قصيك تدانية طبعا يكك لك كبائر كان منداڵ جاوەکو وتم لەدایک ببێ بیکوژی یان لەزگی داگدا ڕوحی بەبەرداکراوێ و لەباری بچوێنی هەر مادەم ڕوحی بەبەرداکراوە کە دوای چل ڕۆژ تەوان قسەی تێدانە کە ڕوحی بەبەردا دەکرێت و عولەما و علمی تازەش دەڵێن هەر لە هەفتەی یەکەمەوە ئەو نوتفەی پیا و هێلکەدانەی ئافرەتە کە بەریەکتر دەکەون بە زیندوی بەریەکتر دەکەون لە ئەسڵدا زیندون و گەشە دەکەن مادام گەشە دەکەن یعنی زیندون بەڵام ئەو ڕوحی کە ئینسان پێی دەژی ئەوە دوای ئەوەی ئەوەکەی جەستەکەیدا دەکرێت بۆیە لە هیچ حاڵەتێکیدا تەوان لەباربردن ئەوەی کە باز دەکرێت مەسلەی منع و ڕێگری ئەو مەوزوعێکی دیکەیە ولا تقتلوا أولادكم خشية إملاق مكشن منداڵەکانتان لە ترسی پرسیەتی نحن نرزقهم ئێمە ڕۆزی ئەوان و ئێوەش دەدەین وایە إن قتلهم بێگومان کوشتنی ئەوان كان خطأ تاوانێکی زۆر گەورەیە جا یەک حەدیثی پێغمبەر هەیە صلی الله عليه وسلم کە حەدیثێکی قودسیە ئەوە بۆ مەسەلەی ڕزق ئەگەر خوای گەورە بیەوێ ڕزقتدا خوا چەندی لەکنە یعنی هەر بەشی ئەوەندە خەڵکانەی لەکنەکە کە ئێستا هەن یان ئەگەر تەنها بەش دوو منداڵت هەبن خوای گەورە بەشی دوو منداڵان ڕزقت دەدا بەڵام ئەگەر بن بەدەپەکت دەکەوێت وایشتی وایە یعنی بەڕاست ئەوە لەگەڵ دەسەڵاتی خوا لەگەڵ بەخششی خوا لەگەڵ ڕەحمەتی فراوانی خوا لەگەڵ خەزێنەی خوا دەگونجێ بێگومان ناگونجێ ها حەدیثی قودسیە خوای گەورە دەفەرمێت ئەی بەندەکانم ئەگەر یەکەمتان تا ئاخرتان یعنی لە ئادەمەوە تا کۆتا کەستان ئادەم تا کۆتا کەس کە لەدایک دەبێت وازحە مردوو زیندوو ئەوەی مردووە ئەوەی زیندویە ئەوەی کە ئێستا هەیە و ئەوەی کە ئێستا لە بەرچاو نییە ئەوەی ئینسانە و ئەوەی جنۆکەیە هەر هەموو ها دەفەرمێ کۆ ببنەوە لە دەشتێک ئەو جار هەر یەکێکیشتان ئەوەی لە دڵیدایە ئەوەی مەبەستێتی داوا بکا لە خوا خوای گەورەش داوای هەر هەمووانتان وەکو خۆی جێبەجێکە وەکو چی وایە فەرمێ تەنها وەکو ئەوە وایە یەکێکتان سەری دەرزیەک بخەنە ناو بەحرێک و بیهێنە دەرێ ئەو سەرە دەرزیە چەند لەو بەحرەی کەم دەکا هەستی پێ دەکەی بێگومان هەستی پێ ناکەی هەر ئەوەندە تەوان لە سەروەت و سامان و ڕەحمەتی خوای گەورە کەم دەکا بۆیە دەفەرمێت ئاگادار بن سزا و ڕەحمەتی من تەنها یەک وشەیە بمەوێ هەموو کەس سزادەم تەنها یەک وشە بەکاردێنم بمەوێ ڕەحمەت لەگەڵ هەر هەمووانتان بکەم و ڕزقی هەر هەمووانتان دەم تەنها یەک وشە بەکاردێنم کە ئیذا قال له کن فەیەکون بڵێ ببە کون کاف نون بەس کون یەکسەر ئەوەی خوا بیەوێ دەیەبێ بۆی ئەوە نیهاییە ها ئینسان دەبێ قەناعەتی 100% هەبێ بەوەی کە ڕزق یەک منداڵت هەبێ و دەت هەبن ڕزق بەدەست خوایە و خوای گەورەش هەر وەکو یەک دەدژێنێ بەبێ گومان یەک منداڵت هەبێ خوا بە یەک بەشی یەک منداڵی ڕزقت دەدا ئەگەر گەردەت هەبن بەشی دەیەکەت دەدا بە تایبەتی ئەگەر بەو نیەتەی تەوان لە ڕزق نەترسابی و تەوەکولت بەخوا بوو بێ بەبێ گومانی خوای گەورە بەرەکەتیشت بۆ تێدەکا و بۆشت زیاد دەکا بۆیە کوشتنی منداڵ لە ترسی برسێتی یەکێکە لە جەریمە و لەو گوناهاکان و حەدیثی صحیحی لەسەرها پێغەمبەر دەفەرمێ مەلعون من هەدەمە بنیان الله دەفەرمێ لعنەتی لێکراوە ئەو کەسەی بینای خوا طبعا منداڵ و ئادەمی زاد وەکو بینا و کۆشکی خوای گەورەوە ئینسان کە من
کەسێک دەکوشێ وەک ئەوەی وایە ماڵی خوای تەوان خەرا کرد بێت و وێران کرد بێ جا حەدیثی کەمان هەیە ها کوشتنی کەسێکی ئیماندار لای خوای گەورە لە ڕوخاندنی کەعبە طبعاً جەریمەکەی و تاوانەکەی گەورەترە چونکە تۆ کە منداڵەکەت دەکوشی لە ترسی برسێتی یەکەم بەپێی حەدیثەکەی بۆ ئەوەی وایە ئەو شتێک خوا دروستی کردو ئەتۆ وێرانیکەی ئەو ماڵی خوا بنیاتی ناوە ئەتۆ وێرانیکەی ئەو جار ئەو پەیوەندیە وەک دەڵێ زاوزێکردن و زیادکردن و خزمەتی کە دروست دەبێ ئەتو بەهۆی کوشتنی منداڵێکەوە یان لەباربردننی منداڵێکەوە کۆتایی پێدێنی و پاشان ئەو غەریزە و حەز و عەتف و سۆز و بەزەیەی کە لە بینی دایک و باب و منداڵدا هەیە وەک دەڵێ ئەگەر بوو بە عادەت و بوو بە باو ئینسان منداڵی خۆی بکوشێت و منداڵی خۆی زیندە بەچاڵ کرا ئەو عەتف و سۆزش کە پێویستە هەبێ بەبێ گومانی نامێنێت و ئینسان لە ئینسانیەتی دەشورێ و بەرەو دڕندایەتی و ئاژەڵی وە خراپتێش دەڕوە ئاەتی دواتر خوا دەفەرمێ وەلا تەقرەبوا الزینە نزیکی زینا مەکەونەوە ئەگەر دیقەتی ئاەتەکەی دەنێ دەفەرمێ وەلا تەقرەبوا الزینە نزیکی نافەرمێ زینا مەکە دەفەرمێ نزیکی زینا مەکەوە وایە چونکە هەر کەسێک لە زینا نزیک ببێتەوە زەمانەتی خۆپاراستنی زۆر بە زەحمەتە وایە کەسێک لە نەزەر نەگەڕێتەوە لە تێکەڵاوی نەگەڕێتەوە لە دەستدان لە ئافرەت و ئافرەت لە پیاوی و لە بەیەکەوە بوون و لە قسەکردن و بەیەکەوە پێکەنین و بەریەکەوتن لە هیچی نەگەڕێەوە تەنها و تەنها پێت وابێ ئەگەر تووشی فعلی زینا نەبی گونەهات نەکردووە چ زەمانەتێک هەیە پارێزراو دەبی بەڵام لە ئەوەلیوە بەربەستدانێ خوای گەورە کە بە ئیمانداران دەفەرمێت چاوتان بنوقێنن بە پیاوان و بە ئافرەتان وەقل للمؤمنین يغض من أبصارهم وقل للمؤمنات يغضضن هردوشي هات طبعا ببياوان دڵێ چاوتان داخن لە ئاست ئافرەتی نامەحرەمدا ئافرەتیش لە ئاست پیاوی نامەحرەمدا چاو داخە وایە پاشان خولوە و بەتەنهایی بوون طبعا لە شوێنە کە کەسی لێرە بێت و کەس ئاگای لێ نەبێت خۆتی لێ بپارێزە دەستت بابەردەستی ئافرەتێکی نەکەوێ دەفەرمێ ئەگەر بانقەس دەستت بەسەر بەردەستی ئافرەتێکی نامەحرەم بکەوێ و بۆ ئافرەتش بەس پیاوی نامەحرەم بکەوێ فەرمێ شوژنێکرد لە مێشکی ڕابکرێ چاکترە لەوەی کە بۆ چونکە ئەگەر ئەوانت کرد لە زینا نزیک دەبیەوە خوای گەورەش دەفەرمێ وەلا تەقرەبوا الزینا بۆیە زینا حرامە طبعا زینا ئەوەی کە حەدەکەی لەسرە معلومە طبعا ئەوەیە نێر و مێک بە حرامی بسنە لای یەک بە ئەندازەیەک ئافرەتەکە کچێنی نەمێنێ یان ببێتە هۆکاری ئەوەی منداڵی ببێتە بەن بەو شێوازەی بەو زینایە حیسابەکە حەدی تێدایە 100 داری لێ دەدرێە ئەگەر مێردی کرد بێت و ژنی هێنابێ ڕەزم دەکرێت بەڵام مقدمەکانی پێشەکیەکانی زیناش هەمویان وەکو زینای حرامن چونکە هەر کەسێک خۆلەوان نەپارێزێ خۆشی پێ لە زینا ناپارێزرێ بۆیە خوا دەفەرمێ وەلا تەقرەبوا الزینا نزیک مەکەونەوە لە زینا هەرچی ئینسان نزیک کاتەوە لە زیناها بەرەو زینای ببا بەرەو داوێن پیسی ببا بەرەو تێرکردنی حەز و غەریزەکانی ببا بە حرامی هەمووی حرامە دەبێت خۆتی لێ بپارێزی ئینەهو بێگومان زینا و داوێن پیسی کانە یعنی هەمیشە فاحیشەتەن شتێکی قێزەون و تاوانە وەساء سەبیلە وەل خراپترین ڕێگایەکی شێکە ئینسان بیکرێتە بەر لە جیاتی زەواجی شەرعی ڕێگای زیناکردن و تێرکردنی حەز و غەریزە بە حرامی بگریە بەر بە ڕێگای شەرعی طبعا هەزاران چاکەی تێدایە هەزاران ئیجابیاتی تێدایە هەزاران خێری تێدایە بەڵام کە وای لێ هات ڕێگا ناشەرعیەکە بوو بە جێگرەوەی ڕێگا خراپەکەی ئەو کاتە خراپترین ڕێگات گرتۆتە بەر وەلا تەقرەبوا الزینە نزیک مەکەونەوە لە زینە ئینەهو بێگومان زیناکردن کانە فاحشەتەن تاوانێکی ئاشکرا و ڕوونە وەساء سەبیلە و خراپترین ڕێگایەکی شەکە ئینسان بگرێتە بەر یەکێکی دیکە لە حرام کراوەکان خوا دەفەرمێ وەلا تەقتولوا النەفسە الەتی ئەوە پێشتر بەس باسی منداڵی بوو بەڵام بە شێوەی گشتی ئەوجار دەفەرمێ وەلا تەقتولوا مەکوژن النەفسە الەتی ئەو کەسەی کە حەڕەمە الله خوای گەورە کوشتنی قەدەغە کردووە لەسەرتان ئیلا بالحەق تەنها بە حەق نەبێت کێ ڕێدراوە بکوژرێ ئەوانەی دەکوژرێن و ئینسان لە کوشتنەوەیاندا لە کوشتندانیا گوناهبار نابێچێن تەنها سێ کەس سێ تاوان سێ جەریمانە
ئینسان ئەگەر بیکە و شایستەی کوشتنەوە دەبێ یەکیان بریتە لە قەتڵ کەسێک قەتڵی کرد وایە دەیکوژیەوە جا هەندێک کەس لەوانەیە ڕەخنەی بگرن باشە تۆ لێرە دەڵێ خەڵکی مەکوشە بەڵام دەستی کەسێکی کوشتووە دەیکوژیەوە وایە ئەسڵەن کوشتنەوە قیساس بۆ چییە بۆی ڕێگری لە خەڵکی بکرێت قەتڵ ڕوونەدا وایە ئەگەر قاتیلەکانی ئێستا یەقینیان هەبە دەکوژرێنەوە چەند کەس قەتڵی دەکرد کەس نەیدەکرد ها بەڵام لەو کوردستانی ئێمەدا لەبەرەوەی ئێستا یاسای و کوشتن و ئیعدامکردن بەسەر کەس جێبەجێ ناکرێت کەسەکە دەڵێ ئەو پەڕی دەگیرێم وایە کە دەستگیرێم دەدرێمە سزن حکم دەدرێم چەند ساڵێکی لە ناو سزنەکە سم لێ دەکەن لە گوڵ کاڵتڵی پێناڵێن و ئەوانەشی کە بەکەڵک دێن ها بەکەڵک دێن لە سزنێدا خزمەتیان دەکەن دەیان هێنە دەرێ قەتڵی دیکەیان پێ دەکەنەوە لەشتی خراپدا بەکاریان دێنەوە یا لە ناو سزنێدا فێری ئەنواع فرت و فێڵ و وەک دەڵێ حیلە و خراپەی دیکە دەبێت بۆیە هێندێک لە خەڵکە فەقیرەکە ها لە خەڵکە نەبووەکە زۆر لەو کوردستانش هەیە ها بە قەستی دەچێت جەریمەی وادەکا بیگرن ها لە دەرێ پارەی نییە بێزارە شتی بەدەستەوە نییە دەچێت خۆی بەگر دەدا بۆی بچێتە سزنێ چونکە لە سزنێ خزمەتی چاکی دەکەن ها بەڵام ئەگەر یاسای قیساس و تۆڵەسانەوە هەبێ کەسەکە بۆ خۆشی وایە سەلامەت دەبێت خەڵکیش لە دەستی سەلامەت دەبێت بۆیە قیساس کە دانراوە بۆ ڕێگریکردنە لە کوشتن بۆیە خوا دەفە ئەوە یەک کەمەن ئەوەی دووهەم کە دەتواندرێت بکوژرێتەوە حەڵاڵە ئەو کەسێ زینای دەکا بەڵام ژن مێردی کرد بێ پیا و ژنی هێنابێ وایە ئافرەتی بەمێرد تەمەەن پیاوی بەژن ئەگەر حکمی ئیسلامی هەبێ زینایان کرد و لەسەریان ئیسپات بوو یا بۆ خۆیان ئیعترافیان کرد تەمەەن سزاکەیان چییە؟ سزاکەیان ڕەجمە بریتێ لە بەربارانکردن ئەو ڕەجمەش بۆ چییە؟ بۆ ئەوەیە چونکە کابرا کە زینا دەکات لەگەڵ چێ دەیکا ئەو ئافرەتەی زینای لەگەڵ کردووە یان دایکی کەسێکە یا خوشکی کەسێکە یا کچی کەسێکە وایە ئەتۆ خۆت بخە شوێنەوی وایە ئەو سەحابەیەک هاتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا ڕێم پێ بدە زینای بکەم سەحابە لی تووڕە بوون تەوان پێغەمبەر بانگی کرد بە هادی فەرمووی ئەتۆ ڕازی خەڵک لەگەڵ دایکت بیکە نا ئەی پێغەمبەری خوا ڕازی لەگەڵ پورت بیکە لەگەڵ خوشکت بیکە لەگەڵ ئینسان کە خۆی بخاتە شوێنی وانە ئەتۆ کە کەسێک ڕەزم دەکەی وەک دەڵێ حرمەت و وەک دەڵێ نەسل و وەسەی ئینسان دەپارێزی نایڵی وەسل و نەسەتێک هەڵ بێ ئەوەی سێهەم کە دەکوژرێت کەسی مرتەددا کە هەرچەندە عولەما قسەیان هەیە لەسەری هێندێک لە عولەمای تازە دەفەرمونون ئەوەی هەڵدەگەڕێتەوە لە دین ئەگەر شخصی تاک بێت تاک کەسێک بێت و وەک دەڵێ هەڵگەڕانەوەکەی خۆی ئاشکرانەکە بەس بۆ خۆی هەڵدەگەڕێتەوە کەس پێی نازانێت و بانگەشەی بێدینی ناکە عیلاقەت نییە بەڵام ئەگەر کۆمەڵێک بوون بەیەکەوە هەڵگەڕانەوە لە دین و وەک دەڵێ مەترسیان لەسەر دەوڵەتی ئیسلامی و لەسەر مسلمانان دروست کرد و خەریکی خەڵک کافرکردنەوە و خەڵی بێدینیکردنێ بوون ئەو کاتە دەکوژرێن بەڵام لە هەموو حاڵەتەکاندا کەسی مرتەدیش کە دەکوژرێتەوە دوو قازانجی گەورەی هەنا یەکەم طبعا ئەگەر هەر کەسێک پێشەوەی ببێتە مسلمان خەڵکی ئێمەمە بە مسلمانی لەدایک بوون بۆ واقعی زۆر هەست پێ ناکەین لەو ئەوروپای بنمونە خەڵکێ تازە مەسیحیە جوولەکەیە یان بوذیە چیە دەبێتە مسلمان پێشەوەی ببێتە مسلمان مەفروزە پێی بگوترێ فلان کەس ئەتۆ دەبی بە مسلمان ئەگەر قەناعەتت نییە ئەگەر باوەڕت نییە ئەگەر تێی نەگەیشتووی ئەگەر حاڵی نەبووی جارێ ئەعلانی مسلمانەتی خۆت مەکە چونکە ببیەوە مسلمان و هەڵگەڕێەوە دەکوژرەی کەسەکە هەر لە ئەوەی ڕەنایەتە ناو ئیسلامەوە ئەگەر بەڕاستی نێ وایە ئەگەر بەڕاستیش هات هەڵ ناگەڕێتەوە یەک لە قازانجەکانی قازانجێکی دیکەی ئەوەیە ئەو کەسێک کە دێتە ناو ئیسلام بەڵام زۆر حاڵی نیەجاری وایە ئەگەر ئەو حکمی مرتەدەیدا بەسەردا جێبەجێ بکرێت زۆر جار لە ترسی ئەوەی هەڵ نەگەڕێتەوە هیچ نەبێ کوفری ناکە هیچ نەبێ خەڵکی کافر ناکە هیچ نەبێ بانگەشەی کافریەتی بۆ خەڵکی ناکە و بۆ خۆشی لەوانەیە قازانج کات لە نەتیجەدا هەر کافر نەبێتەوە بە مسلمانی بمێنێتەوە بۆی ئەو سێ کەسە تەنها حەقی کوشتنیان هەیە غەیری ئەو سێ کەسە سەیری غەیری ئەو سێ تاوانانە هیچ کەسێک حەقی ئەوەی نییە ئینسان بکوشێ ولا تقتلوا مەکوژن النفس التي ئەو نەفس و ڕوحانەی کە حرم الله خوای گەورە قەدەغەی کردووە
إلا بالحق تنها براست بحق نبي حقش أو سيشتاننا ومن قتل مظلوما هر كسيك بكجي ومن قتل مظلوما هر كسيك بكجي كسيك استملك راو فقد جعلنا بيقمان إيما بخشي ومانا داو مانا لوليه بسر پرشتكاركي سلطانا دا صلاة تولساند نوا ويا كسيك بظلم بكجري ها حقي كشتني نية بلام دا كجري ويا بەڵام کەسێک دێتە سەر ماڵت بەنمونە دەیەوێت بتکوژێ بەڵام قەدەرەن تەوانە تۆ دەست دەکەیەوە پێشەوەی ئەو ئەتۆ بکوژێ ئەتۆ ئەوی دەکوژی ئەو زوڵمی لە تۆ کردووە ها بەس لە وڵاتی ئێمەدا وانییە بەداخەوە یعنی قەت ناپرسن ئەرێ لەسەر چی کوشتت چێک بکوژ بێ لەو بازاڕێدا بەنمونە دوو کەس لێک دەدەن یەکیان خوێنی پێدادێ وانە ئەوەی خوێنی پێدادێ دەی هێشێ عادەتەن ئەوەی دیکە تەوان دەبێتە تاوانبار و دەبێت بچی لی بپارڕێەوە کە زۆر جار ئەوەی پێی دەکەوێت تاوانبارەکەی ها ئەوەی دەکوژێت تاوانبارەکەی ئەوە ناها کە تاوان دەفەرمێ مەظلوم ومن قوتیلە هەر کەسێک کوژرا بە مەظلومی بەستەم لێکراوی حەقی ئەوەی نەبوو بیکوژی بەڵام کوشتت ئەیگە بە حەقی خۆی کوشتت بە حەقی خۆی کوشتت هیچی لەسەر نییە ومن قوتیلە مەظلومەن هەر کەسێک کوژرا بە زوڵم لێکراوی فقد جعلنا بێگومان داومانە بە سەرپەرشتیکارەکەی دەسەڵاتی تۆڵەساندنەوە سەرپەرشتیکارەکەش چێیە طبعا بەپێی میراتی بابی هەبێ بابیەتی بابی نەبوون برای نەبوون مامینی بەپێی طبعا ئەو ڕیزبەندیەی کە خوای گەورە لە خزمەتی دایناوە بەڵام ڕاستە و خۆ دەسێ بیکوشێتەوە نە ها یعنی کە سوکاری کوژراوەکەش ڕاستە و خۆ ناچێت قاتیلەکەی بکوشێتەوە دەچێت داوای لەسەر قەید دەکا داوا لە قازی و لە دەسەڵات دەکا بۆی بگرن بۆی بکوژنەوە یا بیدەنە بندەستێ بیکوژێتەوە دەنا ئەگەر هەر کەسەی بۆ خۆی تۆڵی بکاتەوە فەوزا دروست دەبێت چونکە زۆر جار ئەوانەی کە قاتیلن مەجموعەیەکە نازانی قاتیلە ئەسڵەکە کامەیانە نازانی بکوژە ئەسڵەکە کامێت تۆ لەوانەیە هەرچی لەو عەشیرەت و بنەماڵی دەستت کەوێ پسی بیکوژی بۆی خوارد دەفەرمێ فەلا توسرف في القتل فلا يسرف با زیادە ڕەوی نەکەن لە کوشتن و کوشتنەوەدا زیادە ڕەوی چییە نابێ بچیت گوێی ببڕی دەستی ببڕی قاچی ببڕی پسی بە تەعزیب بکوژی لە جیاتی یەکی پسی دوان بکوژیەوە زاران لە وڵاتی ئێمە عادەت بوو کابرا برای کەسەکەی توش بووبا دەیکوشت ئامۆزای کەسەکەی توش با دەیکوشت بابی کەسەکەی توش بووبا هەمووی کە مەرزنیەوان بە قەتڵەکەی ڕازی بن قاتیلی ئەسڵیشەیە ئەو دەکوژرێتەوە ئینەهو کانە منصورە خوا دەفەرمێ بێگومان ئەو کەسەی دەکوژرێ بە بەستەم لێکراوی جا هەر جاری وایە خزمی کوژراوەکەی زوڵمی لێ دەکرێ ها برای من بنمونە قەتڵی کردووە وایە قەتڵی کردووە ئاگام لێ نییە بە قسەی من نەی کردووە وایە کەسێک دێ ئەمن دەکوشێتەوە وایە خۆ ئەو کاتێ تۆش دەبی بە مەزڵوم وایە کە تۆ کوژراویەوە زوڵم لە تۆش کراوە بۆی خوا ئینەو بێگومان ئەو کەسەی دەکوژرێتەوە بەڵام حەقی کوشتنەوەی نییە یان ئەوەی دەکوژرێ بەڵام حەقی کوشتنی نیە کانە مەنسوورە ها لای خوای گەورە سەرخراوە یارمەتی دراوە ها یەکێک لەو دوعایانەی کە ڕەت نابنەوە و خوای گەورە قبوڵیان دەکات دوعای کەسی مەزڵومە وایە ئەجا ئەگەر زوڵمەکە گەی بێتە دەرەجەی کوشتنێ طبعا زۆر گەورەیە ولا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق مكشن النفس أو كسي التي حرم الله قد غي كردوا خوا كشتني إلا بالحق مگر حق أوي هبه بكجري ومن قتل مظلوما هر كسيك قتل كجرا بستم لكراوي فقد جعلنا بيقمان جراو معنا لوليه بوسر پرشتكاركي سلطانا دا صلاة تا بكجريت وتا داوي كشتنوي بكا فلا يسرف في القتل بلام اگر كشتانوا زيادة روي نكن لكشتنوا دا بهمو معنى كان زيادة روي إنه بيقمان أو كسيك دا كجريت يا دا كجريت بظلم كان منصورا ويا أوي دا كجريت ويا أو كسيك وليا بەڵام دەچێت تۆڵەی خۆی دەکاتەوە کانە مەنسوورە لای خوای گەورە یارمەتی درا و سەرخراوە ئەو جاخوا دەفەرمێ وەلا تەقرەبوا مال اليتیم نزیکی ماڵی هەتی و مەکەونەوە ئیلا تەنها بالەتی بەو شێوازە نەبێ کە هی ئەحسەن کە چاکترین شێوازە چاکترین نزیک بوونەوەیە حتى يبلغ أشده هتا هەتیوەکە يبلغ يعني باڵغ دەبێت و يشد يعني هێز پەیدا دەکا کام هێزە هێزی عەقڵی هێزی جەستەیش ها منداڵ ها کە هەتیوە و کەسێک سەرپەرشتی دەکا
کە نزیک دەبێتەوە لە تەمەنی باڵغبوون دەبێت وایە دەبێت ئیمتحان بکرێت و تاقی بکرێتەوە و کە زاندرا عقلی لیاقەی ئەوەی تێدا ماڵی تەسلیم بکرێت و جەستەی بەکەڵکی ئەوەی دێ بەرگری لە ماڵەکەی خۆی بکە ئەو جار ماڵەکەی دەدەیە ولا تقربوا مال اليتيم نزیکی ماڵی هەتی و مەکەونەوە واضحە إلا بالتي إلا مەگەر بە شێوازێک نەبێت کە هی ئەحسن کە چاکترین شێوازە بۆچێ بۆ منداڵەکە بۆ هەتیوەکە حتى يبلغ أشده هەتا چی لێدێ هەتا منداڵەکە باڵغ دەبێت و بەهێز دەبێت واضحە ئەو نزیک بوونەوەش لە ماڵی هەتیوی بە چاکترین شێوە ئەوەیە کە ماڵی هەتیوەکەی بێنی بۆ لای خۆت یان لەگەڵ ماڵی خۆت تێکەڵیکەی کەسابەتی پێ بکەی ئیشی پێ بکەی ماڵی بۆ هەتیوەکەی زیادکەی واضحە ماڵی هەتیوی هەتا تەنانەت ئەگەر بێنی لەکن خۆتی دانەی بەڵام تیجارەتی پێ نەکەی چەندە وەک خۆی بمێنێتەوە چی دەکەوێتێ ساڵانە زەکاتی دەکەوێتێ گە هەتیوەکە منداڵی هەبێ هیچ زیاد نەبێت و هەموو ساڵێک زەکاتی لێ بدە زەرەر لێداوە خلاص دەبێ ماڵەکە دەبێت لێشی بدرێ بۆی هەتیوە ئەوە نییە زەکاتی لەسەر لا بچێ ماڵەکەی بگاتە ئەوەی زەکاتێ بۆیە چاکترین نزیک بوونەوە لە ماڵی هەتیوی ئەوەیە کە معاملەی پێ بکەی بۆی تیجارەتی پێ بکەی ئەو جارەها لە شوێنێکی دەفەرمێت وەرزوقوه فيها علەما دەفەرمون ناڵێ منها دەڵێ فيها دەفەرمێ لە ماڵی هەتیوی ڕزقی هەتیوەکەی بدە جا دەڵێ فيها یعنی لە قازانجی ماڵەکەی تەبەن بژێوی ڕۆژانەی دابینکە نەک لە سەرمایەکەی باکەم نەکە سەرمایەکەی باوەک خۆی بێ بەڵام معاملەی بۆ پێ بکە بۆیە نزیک بوونەوە لە ماڵی هەتیوی مەبەستی معاملەیە نەک دەستت شوێ ماڵی هەتیوی هەر دەستت بەر خواردنێکی کەوت یا قومێک ئاوت خواردەوە یان پارۆک نان خوارد گوناهبار بین ناو باسی تیجارەت و معاملەیە ئەگەر معاملە و تیجارەتت بە ماڵی هەتیویەوە کرد لەبەر خاتری هەتیوەکەی معاملە و تیجارەتی پێ بکە بازرگانی پێ بکە و ماڵەکەی مەمرێنە بینی خۆشت و خوای تەبەن ئەگەر غەدرت تێدا نەکرد و خیانەتت لێ نەکرد ئەگەر زەرەریش بکە هەر گوناهات ناگاتێ ولا تقربوا مال اليتيم نزیکی ماڵی هەتی و مەکەونەوە إلا بالتي تەنها بە شێوازێک نەبێت کە ئەحسن چاکترینە حتى يبلغ هەتا منداڵەکە گەورە یعنی باڵغ دەبێ و بەهێز دەبێ ئەو جارخوا دەفەرمێ وأوفوا جێبەجێشی کەنچی بالعهد ئەو پەیمان و بەڵێنەی داوتانە گەورەترین پەیمان و بەڵێن چییە ئەوەی کە ئینسان لەگەڵ خوا داویەتی ئینسان کە موسڵمانە ئینسان کە ئیماندارە ڕۆژێ چەند جار نوێژێ دەکەی لایکەنی 5,000 هەر جارەی چەند جار ئیاکە نەعبودی دەڵێتەوە ڕۆژێ بخۆی بەڵێنە ئیاکە نەعبود ینی بەڵێن بێ بەس تۆ بپەرستم بەڵێن بێ داوای یارمەتی هەر لە تۆکەم ئەو جار هەم ئادەم کاتی خۆی لە جیاتی نەوەکانی بەڵێنی داوە و هەمیش هەر کەسێک دەبێتە ئیماندار بەڵێنی داوە عەبدی خوای بێ بۆیە ئەنجا ئەوە لەگەڵ خوای لەگەڵ عەبدەکانی خوش هەر پەیمانێکت بەست هەر وعدێکت دا وعدەکەی جێبەجێکە وأوفوا بالعهد وأوفوا جێبەجێی بکەن ئەی ئیماندارینە بالعهد یعنی هەر بەڵێن و وعد و پەیمانێک داوتانە إن العهد بێگومان هەرچی پەیمان و بەڵێن هەیە کانە مەسئولە مرۆڤ لی بەرپرسیارە مرۆڤ لی دەپرسرێتەوە لە قیامەتێ بەڵێنەکەت چەند جێبەجێ کرد و چۆنت جێبەجێ کرد و ئەگەر جێبەجێت نەکردووە بۆ جێبەجێت نەکردو ئەگەر عوزرت هەبێ ئەوە خوا بخۆی دەزانێ عوزرەکەی لەکن قبول بێ خوا لەوانەیە گوناهات بۆ نەنووسێ بەڵام بەبێ عوزر پەیمانەکانت جێبەجێ نەکردبن بێ ئەمری خوات کردووە ئەو جار خوا دەفەرمێ و ئەو فول کەیلە و بە تەواوی بپێون کەیل بۆچی بەکاردێ بۆ ئەو شتانەی کە قەبارەن نەک غرام ناها ئەوە وەزنە ئەویشمان هەیە کەیلە جاران گەنم بەچی دەفرۆشرا بە تەنەکە و تەنەکە کەیلە مەسەلەن ئەوەکردن زۆرێک لە ئارت بە فەردا ئەو شتانە و ئەوفو یعنی بە تەواوی ئەلکەی لە پێوانەکانتان جێبەجێکەن ئیدا کلتم هەر کاتێک بۆ کەسێکتان پێوە یان کەسێکتان بۆ خۆتان پێوە وایە ئەگەر ئیشتی خۆت بۆ کەسێکی پێوە بە تەواوی بۆی بپێوە وایە و ئەگەر کەسێکت بۆ خۆت پێوە هەر بە تەواوی بە زیادەوە مەی پێوە نەی خۆت بە سووکی بۆ خەڵکی بپێوە نەی خەڵکیش بە قورسی بۆ خۆت بپێوە و ئەوفو
ینی بە تەواوی ئەلکەی لە پێوانەکانتان بکەن ئیدا کلتم هەر کاتێک مامەڵەیەکتان بە پێوانە کرد وەزین و بشی کێشن ئەوە غەرامەکەیە وەزین و بالقسطاس المستقیم و کێشانەش بکەن بالقسطاس یعنی بە تەرازوو کێشانەیەکی مستەقیم ڕاست و دروست بە تەرازوەکەتان و ئەوەی پێوانەی پێدەکەن ناڕاز نەبێت و فێڵی تێدا مەکەن کە ئەو جۆرە فێڵکردانە هەن ذلكە خەیر ئەوە کە بە تەواوی پێوانە بکەی و بە تەواوی بچێشی خەیڕون چاکترە بۆتان بۆ قیامەتێ ها وازەحە لە دنیا جاران 97 و 8 ئەوانە کە گەن موشت هەبوو باو بوو زۆرینەی دوکاندار دوو ئەویان هەبوون دوو تەنەکەیان هەبوون بە تەنەکەیان دەکرێت یەکێکیان دەفرۆشتەوە ئەو تەنەکەی پێیان دەکڕی گەورەتر بوو کابراش کە لی دەپرسێن سوێنی دەخوا دەی تەنەکەم بۆوەندی کڕیوە ئەوەکەی کە دەیفرۆشتەوە بە خەڵکی بە تەنەکەیکی بچووکتر ئەم بۆ خۆم بینی و منەوەکان کە ئی خەڵکی دەکڕی دەچوە سەر تەنەکەکەی و دەی قوپان تێنتە زەختی لێ دەکرد کە ئی خۆی دەدا بە خەڵکی لەبەر گەنمەکەی هەڵدەدا بە حەستەم ئەوەیەکی تیرۆک بوو دارێکی ئەوەی پێ بوو سافی دەکرد لەگەڵ ئەوە بۆ هەموو شتەکان وایە ها ئینسان ئەوە کە ئی خۆتدا بە خەڵکی تەواو پێی بدە و ئی خەڵکیشت کە بۆ خۆ پێوە قورزمەی پێوە چونکە بە هەردووشیان گوناهبار دەبێ ها ئێستا لە بازاڕی کابرای دوکاندار ئاگای لێ نیە بچی میوەی زیادی تێکەی بە نمونە گوناهت دەگاتێ هەر وەک چۆن دوکاندارەکە ئەگەر بە خراپە و بە قورسی بۆت بچێشی گوناهی دەگاتێ و ئەو فولکەیلە بە تەواوی پێوانەکانتان بکەن ئیدا کیلتم ئەگەر بە پێوانە مامەڵەتان کرد وەزین و بشی کێشن کە ئێستا زۆرینە وەزن بەکاردێ غەرام بەکاردێ بالقسطاس یعنی بە پێوانەیەکی المستەقیم ڕاست ذلكە ئەوە خەیڕون چاکترە بۆتان لە فێڵکردن و لە زیادە کێشان و کەمکردن و ئەحسەن و چاکترین تەویل یعنی سەرنجامیشە بۆتان ها چاکترین سەرنجام بەدەستدێنن ئەگەر ئەو فەرمانانە جێبەجێکەن ئەو یاسایانە جێبەجێکەن چاکترین عاقبەت چاکترین سەرنجام کە باشتە جێبەجێ دەکەن یەکێکی دیکە لەو شتانەی کە زۆر پێویستمان پێیتی و خوای گەورە پێمان دەفەرمێت ولا تەقفو یعنی هەڵمەستە بە قسەکردن ما لەیسە لەکە بیهی لە شتێکدا کە هیچ زانیاریەکت نییە لەسەری وایە ولا تەقفو هەڵمەستە ڕامەوەستە یان مەکەوە دوای ما شتێک کە لەیسە لەکە بیهی لەیسە نییە لەکە بۆ تۆ بیهی بەو شتە علم هیچ زانیارێک ئاەتەکە وازەحە ویستم کەلیمە بیکەم دەنا بابەتێک زانیاریت لەسەری نییە ئەگەر پرسیاریشت لێ بکەن قسەی تێدا مەکە ئەگەر پرسیار لێ نەکەن هەر نابێ کە خەڵکی ئێمە زۆرینە تەوان لە هەموو شتێکیدا پرۆفسیۆرە وایە لە مەجلیسێکیدا باسی نەخۆشی بکرێ چەند کەس خۆی دەکا بە دکتۆر ئەو باشە ئەو شەروایە ها و کابرا بە قسەی تۆ چوو حەبێکی خوارد بە قسەی تۆ چوو حرەکەیەکی سەقەتی کرد و خراپی کرد بە قسەی تۆ خۆی لە باسی دینی بکرێ ها لە ئەوەی یەک تۆز ئەوەیە دەیان جار لە مەجلیسیدا بنمونە لێ پرسیاریان لە من کردووە مەسەڵەن پێشەوەی نوقەی بکەم دوو کەس لە تەنیشتێ وتەتی حەڵاڵە وتەتی حرامە وتەتی ئەوە لە بابەتی دینی و دنیایشدا هەروایە ها هەر شتێک ئینسان علمی نەبێ زانستی نەبێت لەسەری دەبێت قسەی تێدا نەکا ئیمامی مالیک مەشهورە دەفەرمون 37 پرسیاریان لێ کردووە لە 35یان داوتێتی لا ئەدری لا نازانم ها لەوانەیە زانی بێتشی ها بەڵام یەقینی نەبووە ها ئەوەکە جێی شوبهە و گومان بووە بۆیە لا ئەدری یەکێکە لە دروشمەکانی مسلمانان بۆ خۆی علمە ها شانازیە ها کەسێک پرسیارت لێ بکە معلوماتت نەبێ وڵێ معلوماتم نییە بڵێ هیچی لێ نازانم هەزار جار چاکترە لەوەی بەسەقەتی فتوای ئەوەی فتوادان بە تایبەتی حەڵاڵکردن و حرامکردن و بابەتی دینی ئەو بۆ قیامەتی خەتەرە بابەتەکانی دیکەش بۆ دنیاە بۆ هەموو شتێک هەروە وەلا تەقفو ئەنێ ڕامۆستە و هەڵمەستە ما بە شتێک لەیسە لەکە کە نییە بۆ تۆ بیهی سەبارەت بەو شتە علم هیچ زانیاریەک وازەحە هاجاوە بۆ شتی کەش وایە بەنمونە دەچێکن وەستایەکەی بنمونە ئیشێکت پێێتی ئەگەر کەسە ئەو شتەی تۆی لێ نەدەزانی بەڵام لە خۆ ڕاویستی خۆی لێ فێرکە گوناهی دەگاتێ یان ناگاتێ بێگومان دەیگاتێ دەچێتکن دکتۆرێکی نەخۆشیەکەی تۆی پێ نادۆزرێتەوە لە خۆڕا عیلاجت بۆ دەنووسێ گوناهی دەگاتێ یان نایگاتێ
بێگومان گوناهی دەکاتێ ها نەخۆش بن نەخۆ معنای هەیە ینی منطیقە کابرا دکتۆری چاوە بچێ عیلاجی گوێی دانێ منطق نییە ینی کابرا دکتۆری هەناویە بچێ عملیاتێکە جەڕاحە بچێ نەخۆشی باڵتینی بدۆزێتەوە و پشکنینی بۆ بکە ئەو بەتایبەتی تەمان لە ئەو پەیوەندی بە ژیانی ئەوەکانەوە هەیە لە مەسلەی توبیدا لە شتیکەدا لە میهنەکانیشدا هەروانەها زۆرێک لە خەڵکی ئامانجی پارە پەیداکردن کەسێک دەسێت فلان شتم بۆ بکە لە حیاتی نەیکردووە ناڵێ نەم کردووە بڕۆکن فلان کەسی با بۆت بکە خۆی لەسەر کەسەکەی تاقی دەکاتەوە جا زەرێکی لێ دەدا تووشی وەک دڵی زەحمەت و مەسرفێکی زۆری دەکات وایە نەتیجەکەشی لە هیچ دەردەچێ بۆیە ئاەتەکە هەموو کەس دەگرێتەوە هەر بابەتی فتوای کە فتوا لە هەموو شتی ئێستا خەڵک زیاتر دەمی لێ دەکوتێ بەڕاستی کە فتوادان مەرزنی ئەوەی کە دوو ئاەت و حەدیثیشی زانین فتوای پێ بدرێ بەتایبەتی فتوا ئەهلی اختصاصی دەوێت هەڵمەستن بە قسەکردن لە بابەتێکدا کە زانیاریتان لەسەری نییە بۆ ئین السەمع بێگومان بیستن هەرچی دەیبیستی هەرچی لەو دنیادا دەیبیستی والبەسەر هەرچی دەیبینی بێنە پێشاوی خۆت والفوئاد ئەوەی کە بەسەر دڵت دادێ یان بە مێشکت دادێ فوئاد هەردوو معناکەی هەناها فوئاد بە معنای دڵیش دێ و بە معنای عەقلیش دێ كل هەمویان كل أولئك هەموو ئەوانە كان عنه يعني لێیان مەسئولە دەپرسرێتەوە و پرسیاریان لێ دەکرێت هەرچی بیستوتە لە قیامەتێ دەبێ وەڵامت پێ بێ لای خوای گەورە ئەگەر خوا لەی پرسی بۆ گوێت لە فڵانە شتەی گرت دەبێ وەڵامت پێ بێ خوایە لەبەر ئەوەی نەمزانی بە نمونە یان پێم باش بوو یا پێم چاک بوو یان حەزم لێ بوو ئەوەی بینیوتە چاو تۆماری دەکا ئەوەی بەسەر مێشک و دڵت دادێ تۆمار دەکرێت و تەستیل دەکرێت ئینسان لەم بەرامبەریدا بەرپرسە و پرسیاری لێ دەکرێتەوە مەرزنیم خوا لەسەری سزاددا بەڵام پرسیارت هەر لێ دەکا هەرچی بیستوتە بینیوتە بەسەر مێشک و خەیاڵیشت داهاتووە لای خوای معلومە خوای گەورە لە قیامەتە چونکە بۆ خۆی محاسبەکەی دەکا وایە بەنمونە خوتخوتە و وەسوەسەی دڵ لە دەفتەری ئەعمالت نەنووسراوە بەڵام لای خوا نووسراوە یان نەنووسراوە بێگومان کارێکت کردووە بەڕواڵەت چاکە تاوان مەلایکەتەکە لە کامیان دەینووسن بەڵام ئەگە بە نیەتێکی خراپ نووس کردبێتت مەلایکەتەکە ئاگای لە دڵ نییە خوا بەپێی نیەتەکەی محاسبەت دەکاوە بەڵام کردارەکە لەوانەیە لە لای مەلایکەتی ڕاستەکەی نووسیبێتی عکسەکەشی هەروایە ولا تقف ما ليس لك به علم هەڵمەستن بە قسەکردن لە شتێکدا کە هیچ زانیاریەکتان لەسەری نییە إن السمع بێگومان بیستن ئالیەتی بیستن بۆ بیستن پێشبینینە بیستن تەمان ئینسان کە لە دایک دەبێت کوێی پێشتر دەکەوێتە کار گوێ یەک هەموو منداڵێک لەگەڵ لەدایک بوونی دەبیستێ بەڵام چاو نازام تۆزێکی دەوێت تا دەکرێنەوە ئەو جار لە دنیادا کامیان زۆرتر بەکاردێ هەری کە دەخەوێت کامیان کیان درەنگتر لە کار دەکەوێت بیستن یا بینین کامیان لە کار دەکەوێت بەڵێ یەکەم جار تەمە درەنگتر بیستن درەنگتر لە کار دەکەوێت وایە تۆ چاوت دەنوقێنی زۆر جار بە سەعات چاوت نوقاندووە بەڵام ئەوی لە دەوروبەرت دەگوتری هەردەی بیستی وانە هەردەی بیستی بۆی ئەوانە پێشخراون ئەو جار فوئادیش تەوان دڵ عادەتەنیش ئینسان ئەوەی دەیبینێ و دەیبیستێ دەچێتە مێشکی و دەچێتە دڵی بیری لێ دەکاتەوە كل أولئك هەموو ئەوانە كان عنه مسئولە مرۆڤ لی دەپرسرێتەوە و پرسیاری لێ دەکری ئەو جار خوا دەفەرمێ ولا تەمشی یەکێکی دیکە لە قەدەغەکراوەکان ولا تمشي مرو في الأرض بزويدا مرحا بل خباي بونوا ولا سورة أوشمان هبو لقمان بشوازة كذي كي أوندي ولا تمشي مرو أي مروف أي إنسان أي آدمي زاد في الأرض بسر زويدا مرحا بل خباي بونوا وبخو هالكيشانوا بو چونك إنك بيقمانتو لن تخرق الأرض نتوانا داني الزوي كنكي زەوی لەتکەیش زەوی شەقکەی بەسەر زەویدا دەڕۆی ئەو زەویەی تۆ بەسەریدا دەڕۆی جەستە و لاشەی کەسانێک بۆ لەوانەیە لە تۆ زۆر بەهێز و بەدەسەڵاتتر و جوانتر و کەشخەتر و دڵیان بەو دنیای خۆشتر بوو بێستا بوونەتە گڵ ئەتۆ پێ لاوان دەنێ بەیانی یەکێکی دیکە ئاوا پێ لە تۆ دەنێتەوە ئاگات لێ بێیانەوە دەبیر نەچێ ئەو جا دەفەرمێ وەلەن تەبلوغ الجیبالە طوولە تۆ ناگەیە وەلەن یعنی هەرگیز ناشگەی بە ئەلجیبالە بە شاخەکان طوولە لە ڕووی درێژیەوە
شاخەکان ئەگەر شانازیکردن بە بەرزی و بە باڵا و بە قەدی بەرز بێ شاغ لە تۆ وانێت تۆ لە تەنی شاخەکان دەڕۆی لەژێر شاخەکاندا دەڕۆی ئەو جار دەفەرمێ كل ذلك هەموو ئەوانە جارێ بە ئەوەی دووبارەکەینە ولا تمشي في الأرض مرحا مەڕۆ لەسەر زەوی بە لە خۆبایەبوونەوە لە خۆبایەبوون لە لوقمان ئەوەمان کرد لە خۆبایەبوون چییە دووشتە لە ناخدا خۆت پێ لە خەڵکی باشتر بێ خۆت پێ لە خەڵکی چاکتر بێ ئەو جار ئەگەر حەقیشیان پێ گوتی بزانی حەق و ئیعترافی پێ نەکەی کیبر و خۆ بە زۆر زانین ئەوەیە شانازیکردن و فەخرکردن بە خۆتەوە مەڕۆ بەسەر زەویدا بە لە خۆبایەبوونەوە ئینەکە لەن تەخریق الأرض بێگومان تۆ لە تواناتدا نییە کونی زەوی بکەی و بە زەویدا بڕۆیە خوارێ و یا زەوی لە بن پێتدا لە دەبێ هێندە بەهێزنی وەلەن تەبلغ الجبال و نەشگەیشتوویە شاخەکان لە ڕووی درێژیەوە خوا دەفەرمێ كل ذلك هەموو ئەوانەی کە باس کران كان سيئه كان يعني ببردوامی سيئەکەی گوناهەکەی تاوانەکەی عند ربك لكن پەروەردگارت مەکروهە زۆر قێزەونە زۆر ناشرینە خوای گەورە زۆر ڕقی لەو تاوانانەیە کە لێرە باسی کردنە کوشتنی منداڵە لە برسان زیناکردنە قەتڵە خۆ ئەوەکردنە خیانەتکردنە لە کێشانەکردن و لە پەیوانەکردنە خیانەتکردنە لە ماڵی هەتی و پاشان قسەکردنە لەو شتانەدا کە عیلمت پێیان نییە و زانیاریت لەسەری نییە دوای ئەوەش تەکەببور و خۆ بەزلزانین هەمویان تاوان و گوناهەکەیان بە ئەندازەیە کە خوا زۆر ڕقی لێیانە بۆیش خوای گەورە ئاوا تەئکیدی لێکردنەوە كل ذلك هەموو ئەوانە كان سيئه يعني تاوان و گوناهەکەی عند ربك لكن پەروەردگارت مەکروهە زۆر شتێکی ناشرینە و خوای گەورە زۆر ڕقی لێیەتی زۆری پێ ناخۆشە کامە هەموو حرامن بەس ئەو مەکروهە نا یعنی مەغضوب لێرە یعنی خوا ڕقی لێیانە نەک مەکروهی ئەوەی فقهینە ئەوەی کە بیکەی گوناهت نەگاتێ و نەیکی خێرت گاتێنە ئەو مەکروهە یعنی خوا ڕقی لێیانە خوا زۆری پێ ناخۆشە صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين